بەپێی بە دواداچوونەکانی ئێمە و تەخمین و هەڵسەنگاندن زیاتر لە 300,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان سوود لە حکومەکانی جێبەجێکردن حکومەکانی ئەم یاسایە وەرەگرن و ئەم یاسایە کۆمەڵە گۆڕانکاریمان تێدا کردووە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت. یەکێک لەوانە نرخەکەمان دابەزاندۆ بۆ 105 لە نرخی حەقیقی زەوی لە شار و شارۆچکەکان و هەروەها هەموو ئەو خانوانەی کە تاکو سیویەکی 12 ساڵی 2020 بە زێدەڕۆیی دروست کراون و کەوتونەتە ناو ماستەر پلانی شارەوانیەکان و بەمەرجێک پێچەوانەی ماستەر پلانی شارەوانیەکان و ڕێگری نەبن لە خزمەتگوزاری گەیاندن بۆ شارەوانیەکان. ئەمانە هەموو حکومەکانی ئەم یاسایە ئەیانگرێتەوە و هەروەها بۆ ناوچەکانی ئەو ناوچە شار و شارۆچکانی کە لە سەردەمی ڕژێمی ڕابردوو دووچاری وێرانبوون هاتوون قەزا و ناحیەکانی سەرسنوور تایبەتمەندیەکمان جیا کردوتەوە کە لە 102 لە نرخی حەقیقی زەوی خانووەکانی لەسەر تاپۆ ئەکرێ هاوشێوەی قەزای چۆمان قەزای مێرگە سوور لە پارێزگای هەولێر و هەروەها قەزای پێنجوێن هەڵەبجە چوارتا قەڵاتزێ هەموو ئەو ناوچانەی کە لە سەردەمی ڕژێمی ڕابردوو ناحیە و قەزایانەی کە دووچاری وێرانبوون هاتوونە لە دوای ڕاپەڕینی ساڵی 90 ئاودان کراونەتەوە حکومەکانی ئەم یاسایە ئەیانگرێتەوە بە 102 لە نرخی حەقیقی زەویەکە خانووەکانیان لەسەر تاپۆ ئەکرێت و هەروەها ڕووبەر لە ئاستی پارێزگاکان 300 متر لە ئاستی ناحیەکان 400 متر لە ئاستی قەزاکان 400 لە ئاستی ناحیەکان 500 بە هیچ شێوەیەک حکومەکانی ئەم یاسایە لەسەر ڤێلاو ئەو خانووانە جێبەجێ نابێت کە لەسەر ئەرزی کشت و کاڵی دروست کراون تەنها لەسەر ئەو شوێنانە جێبەجێ ئەبێ کە کەوتونەتە ناو چوارچەوەی ماستەر پلانی شارەکان و ئەو گەڕەکە دوورە دەستانە و هەژارنشینانەی کە بە حکمی ئەو زروفانەی کە لە هەلومەرجی کوردستان هاتوونەتە پێش بە حکمی کەم دەرامەتی خەڵک کە بە ناچاری زێدەڕۆیان کردوتە سەر مڵکەکانی شارەوانی تەنها حکومەکانی ئەم یاسایە لەسەر ئەم ناوچانە جێبەجێ ئەبن.